لە هەفتاکان بەملاوە یاخود لە شەسەکان بەملاوە کە بوونی نەفەسێکی ئیسلامی لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کووردا لە هەموو بەشەکانی کوردستان لە هەر چوار پارچەکەی زۆر کز بووە، خەفە بووە. ئەگە بۆ ڕابردووتر بڕۆین دەبینین کە هەموو ئەوانەی خەباتی نەتەوایەتی و نیشتیمانیان کردووە، هەموو ئەوانەی کە بەرگریان کردووە لە خاک و خەڵکەکەی خۆیان هەمووی کەسایەتی ئیسلامی بوون. دوای ئەوەی کە شۆڕشی ئەیلول هەرەسی هێنا و ئاشبەتاڵ کرا، یەکێتی بەڵێ دروست بووبەوە لە ساڵی 76ەوە بەڵە شۆڕشی نوێ و دیارە پارتیش ویستی خۆی کۆبکاتەوە بە قیادەی موەقەتە و ئەمجا بزوتنەوەی سۆشالیستە بوو پاسۆک، ینی وردە وردە خەڵک حقیقت ئێمەش ئەو خەڵکی کە تێگەیشتنێکمان هەبوو ئیسلام هەڵەتە من تازەش دەگەیشتمێ لەگەڵ خەڵکێکە کە ئێمە بە تەمەنتر بوون لە سلێمانی و لە هەڵەبجەوە ئێمە ئەو کاتە پێم شک بێت دواتر تەمان هەولێریش پەیدا بوون وە لە شوێنەکانی دیش ئێمە کەوتینە بیری ئەوەی کە پێویستە ڕێکخراوێکی ئیسلامی هەبێت، پێویستە لە ژێر بەیداغێکی ئیسلامیدا ئەو خەباتی نەتەوایەتی و نیشتیمانیە بکرێ. و من زۆر جار گوتومە دەبوایە یەکەمین فیشەک کە دەتەقێندرێ ڕوبەڕووی هەر داگیرکەرێکی کوردستان بە بسم الله الرحمن الرحیم و تەقێندرا بە لە ساڵی 1984 ئەو کتێبی سۆزی نەتەوایەتی کە تا ئێستا سێ سوازات چاپ کراوەتەوە. ئەو کتێبە منووسی لەو کتێبەدا باسم کردووە کە وەکو چۆن پاکستان هەیە، ئەفغانستان هەیە، عەرەبستان هەیە، تورکمانستان هەیە، کوردستانێکیش هەیە، وەکو چۆن ئەو گەلانە بۆیان هەیە قەوارەی سیاسیان هەبێت، هەر لەو کاتە باسی دەوڵەت قەوارەی سیاسیان هەبێ، خاوەنی ئیدارە و ئیرادەی خۆیان بن، گەلی کوردی هەمان مافی هەیە بەبێ کەم و زیاد. و دوای ئەوە نەبوو هە کتێب بنووسین و بە شێوەی نەزەری و تیۆری، بەڵکو بەکردەوەش جا من و کەسانی کە کەوەکومە بیریان دەکردەوە ئەوە بوو کە زوتنەوەی پەیوەندی ئیسلامی پێک هات. بەڵام لەگەڵ ئەوەشدا من دەڵام کۆی ئیسلامیەکان فعلەن کەم تەرخەمیمان هەبوو لەو بارەوە. ئێمە لەگەڵ خەڵکی کەش بووین کە چوین بۆ تورکیا و چوین بۆ ئێران و چوین بۆ شوێنی کەش و سەرنجی هەڵوێستە سیاسەکانی خەڵکی کەش دەدەین. وەکو جارێک لە شوێنێک لە مناسەبەتێکدا گوتم لەم هەرێمی کوردستانەدا هەندێک لایانی سیاسی ئەگەر ئێران تۆپ باران بکە لێی وەدەنگ دێ ڕەخنەی لێ دەگرێت، بەڵام ئەگەر تورکیا تۆپ باران بکە خۆی دەکاتە کەڕەی شەربەت. هێندێک لای دیکە ئەگەر تورکیا تۆپ باران بکە وەدەنگ دێ، بەڵام ئەگەر ئێران تۆپ باران بکە خۆی لێ بێدەنگ دەکات. ئێمە لە هەردووکیان وەدەنگ دێین. کۆمەڵی ئیسلامی پێویست بۆ ناکڕێت خیتابی خۆی بۆ چی بگۆڕێت، هەروە بووین قسەیمە هەمووی بریتیوە لە بەرگریکردن لە مافی خەڵک لە خەباتی نیشتیمانی ئێمە بەشدار بووین، بەکردەوە بەشدار بووین. کاک خەباتی شاخمان هەیە، ئەگەر کەسانێک ئەو کاتە پیان وا بوو غەڵەتە ئەمە شانازی پێوە دەکەین، شانازی پێوە دەکەین، بەرگریمان کردووە لە نیشتیمانی خۆمان لە وڵاتی خۆمان لە دژی ڕژەمی بەعەز. حەقیقەتەوە هەڵوێستێکی زۆر جوامێرانە و مشەریف و سەربەرزکارانە بۆ ئێمە کردومانە. ئەمجا دوایش لە خەباتی شاخدا لە ڕاپەڕیندا دوایی لە هەڵبژارنەکاندا ئێمە هەر شتێک کە لە بەغدا بووین، لە تورکیا بووین، لە ئێران بووین، لە هەر شوێنێک بووبین ئێمە باسی مەزلومیەتی میلەتی خۆمان و حەق و مافەکانی نەکرد. ئەو خەڵکی هەرێمی کوردستانیش شتێکی گرنگ دەگەڕێن بۆ خەڵکی خۆمان. ئێمە بۆ وێنە ئەگەر یەک بگرین بۆ دێ بەلایکەمەوە دەبێت ئێمە کۆنفرانس ببەستین، بەلایکەمەوە ئەگەر کۆنگرەژ نەبەستین ئێمە چوو کۆمەڵی ئیسلامی ماوەی گرتو شەر وایە. پاشان ئەگەر فەرزەن باسی هەڵبژاردن بکرێت زار بزانین داخوا هەڵبژاردنەکە چۆنەوە دواییش دەبێت ڕاپرسی بکەین داخوا ئەندامانمان چ دەڵێن، دەبینی وا مەسلحەتە وا بەرژەوەندیە هەر کەسە بەلیستی خۆی دابەزێ ئاوا دەنگ باشتر کۆ دەبێتەوە، بەڵام دوایی بیکەین بە یەک فراکسیۆن کە ئێمە چەند جار گوتومان ببین بە یەک فراکسیۆن. ئەگەر ئاوا پێکەوە مامەڵە بکەین، ئەگەر یەکگرتنمان بوو ئەگەر نەش بوو خۆمە دەتوانین باشترین برایەتی باشترین هاوکاریمان پێکەوە.